خەڵکی ناوچەیەکە کە ئەو ناوچێت دەوڵەمەندە بە گۆرانی وەکو بەستە و مەقامی تر ئەنواعی مەقام کە تایبەتمەندی خۆی هی منتیقەکەی ناوچەکەیە. هەل لە ئەوەڵەوە کە دەستی کرد بە هونەر ئەم هونەرمەندە هات بۆ لای ئێمە بۆ تیپی مۆسیقای سلێمانی و ئینسانێکی زۆر ڕەوشت بەرزە زۆر هەست ناسکە. کە گۆرانی دەڵێ هەست دەکەیتەوە باگراوندێکی ڕۆشنبیری تەواو پاڵپشتێتی دیسان بارانایە ئاین منێم دابارێ ئەمەیان ناوم حەسەن عەبدوڵڵا محەممەد ئاغا، نازناوی هونەری حەسەن گەرمیانی. ئەویش لە نازناوی گەرمیانیم لە مامۆستایەکی خۆم وەرگرت کە ناوی شێ مەحموود بوو، وەتی خۆی لە ئێزگەی بەغا چەند گۆرانیکی تۆمار کرد. تیپی مۆسیقای سلێمانی ڕێزم بۆ یەکە بە یەکەیان هەیە، زۆر هەوڵیاندا لەگەڵم نەهێنیەکانی دنیای هونەری گۆرانی و مۆسیقا ئەوان فێریان کردم. وتیان با تۆش نازناوێکی هەبێ. وتم نازناوی خۆم ئەنێم گەرمیانی، بەڵام من مامۆستایەکم هەیە چم پرسی پێکەم ئەنجە. چوون بۆ کەرکووک پرسم بە شێ مەحموود کرد، وتم کا شێ مەحموود شتێکی وا هەیە من ناتوانم بێپرسی تۆ ئەو نازناوە لە خۆم بنێم. کوروتی برازا شیرینەکەم، منیش لە خوامەوێک یەکی کە هەبێ بە ناوی گەرمیانیەوە. جا ئەو نەیوت بوو مەحموود گەرمیانی، هەر بە ناوی گەرمیانی و گۆرانیەکانی بڵاو کردبووە. بە هەر حاڵ زۆری پێخۆش بووم، لەولای ماچ کرد و وتی ئەوە حەسەنی جزیری هەیە، ئەوە محەممەد عارفی جزیری هەیە، زۆر ناوی تر هەیە بەو ناوانەوە. ئیتر قبوڵم کرد چوون نازناوی خۆم نا حەسەن گەرمیانی ناو تیپی مۆسیقای سلێمانی. سەرەتاییم لە ناحەی قارکەرم تەواو کرد، یعنی کۆمەڵی خۆڕەوشتی جوان فێر بووم، یەک لە باوکو دایکم، دوو لە مامۆسایانی سەرەتایی کە فێریان کردم. قارکەرم چوار وەرزی زۆر جوانی تیا بوو. وەرزی هاوینانی زۆر خۆش بوو، کەس هەرچەند گەرم بوو، بۆ چەمی بە ڕۆخانەی لێ بوو، چەمی باسەڕێ لێ بوو. ئیتر خەریکی مەلەوانی بووین، ئەم بەر ئەو بەر هەمووی بێستان بوو. مەسەلا مناڵێک لە دایک بووایە، هەژار بووایە، دۆڵە من بووایە، شەوارەیان بووە کرد حەوشەوە حەو ڕۆژ بە جۆرەها شێواز گۆرانیانەوت. شێواز واتە مەقام، خورشیدیانەوت، قەتار و خاوکەریانەوت، وەیسیانەوت، ئەڵاوەیسیانەوت، ئایانەوت، جۆرەها شێوازی تیا بوو لەگەڵ بەستەکانی هەرجاری ئەوەی کە براوە بووایە. ئێمەش مناڵ بووین، حەزمان لەو مەجلیسەیە کرد، جاری وایە بەهۆی چاپەڕێزانی ئەوانەوە لە نیویشەوە خەورمانە بووە. بەڵام ئاسواری ئەو هونەرە جوانە لە مێشکمان مابووە. هەری جانە نەکردم کوکران مائیدەی عیسا خەتاکار نیم گلایە جان هو خواي
هو قواي کە حەسەن گەرمیانی برادری زۆر نزیکی خۆمانە هەر لە ئەوەڵەوە کە دەستی کرد بە هونەر ئەم هونەرمەندە هات بۆ لای ئێمە بۆ تیپی مۆسیقای سلێمانی و ئینسانێکی زۆر ڕەوشت بەرزە زۆر هەست ناسکە لەگەڵ هەموو کەسێکان گونجێ خۆی شخصیەتی کە حەسەن لەو شخصیەتە بەرزانەیە کەوا لە ناو هونەرمەنددا دەگمەنە زۆر دەگمەنە ینی کەم هەیە هونەرمەند بێت و ئەم سیفاتانەی تیابێت ئەم ڕەوشتانەی تیابێت و کە هونەرەکەژەکە بە عینەن دەقی خۆی بمێنێتەوە وەکو جارە لە 1975 ئەو وەختە ئێمە لە شۆڕشی ئەیلوولین لەگەڵ تیپی مۆسیقای شۆڕش ئیشمانە کرد زوربەی سرودەکانی ئەو کاتە هەموو ئێمە وتمان هەمووی لە ئەرشیفی کاک گیان بەخشەماوەتەوە ئیتر ئێمە هەم ئیمتیحانی وزاری بە قوتابیەکانشمان کرد لە هاوینە من ڕۆشتم پەیوەندی بە تیپی مۆسیقای شۆڕشەوە کرد ئیتر گۆرانیمان ئەوت و سرودمان ئەوت و حتا داوای ئەومانە کرد ببینە پێشمەکە بچینە بەرەی پێشەوە لە ساڵی 79 بە گۆرانی دیسان بارانە پەیامی خۆی گەیاندووە یەک لە خاسیەتەکانی ئەو هونەرمەندە گەیاندنی پەیامە لە ڕێی هونەرەکەیەوە بە شێوەیەکی جیاوازتر بە شێوەیەکی جیاوازتر لە سیاست یاخود بە شێوەیەکی جیاوازتر لە بوارەکانی تر کەوتێتی دیسان بارانە بە مانای دیسان شۆڕشە ئەو تێگەیشتنی لای خەڵکی دروست کردووە ئەو تێگەیشتنش لە لای خۆی هەبووە دوو بەرهەمی زۆر بە پێزی ساڵانی هەشتا شێوە شیرینم لەگەڵ ئێوارەی پاییز ئێوارەی پاییزدا زۆر بەڕوونی دەڵێ چاوم لە ئاسمان بڕی بوو دڵم هێندەی دیکە گیرە گەلێ بیرەوەری دوورم لە پڕ هاتنەوە بە بیرە وتم کەوا بوو ئاشنا بەشی ئێمە لە ناوچوونە وتم نا دوور بڕوانە ئاسۆ ڕوونە لفرحاتنا وبغيرا وتم ثواب وعشنا بشيما لنعطونا وتم ثواب وعشنا بشيما لنعطونا وتيانا دبروانا عصرنا وتنانا دبروانا عصرنا وتنانا دبروانا عصرنا وتنانا باسکردن لە دەنجی هونەرمەند یاخود ئەو بابەتانەی کەوا پەیوەستن بە باگراوندی گەورە هونەرمەند مامۆستا حەسەن گەرمیانی بریتین لەو قۆناغانەی کە ژیانی هونەری ئەو هونەرمەندە لە هونەرمەندانی تر جیا دەکاتەوە بەڕاستی کە گۆرانی دەڵێ هەست دەکەیتەوە باگراوندێکی ڕۆشنبیری تەواو باڵپشتێتی و هەمیشە بەوریاییەوە مامەڵە لەگەڵ دەنگەکان دەکات لەگەڵ بوارەکانی گۆرانەکانی خۆی دەکاتن و هەمیشە پێی وایە کە هونەر بە تایبەتی گۆرانی وتن پەیامێکی زۆر پیرۆزە بۆ گەیشتن بەو سروتانەی کە هەمیشە ژیان بەرەو جوان و جوانتر دەبن. حەسەن گەرمیانی خەڵکی ناوچەیەکە کە ئەو ناوچێت دەوڵەمەنە بە گۆرانی وەکو بەستە و مەقامی تر ئەنواعی مەقام کە تایبەتمەندی خۆی هی منتیقەکەی ناوچەکەیە و ناوی منتیقەکە شێڵ گرتووە مەقامەکانی گەرمیانی پێوترێ و بەستەکان ژەربەستەکانی گەرمیانن بۆ نمونە ئەڵاوێسی قەتار خاوکار ئای سەفەر حتا چی سەفەر ژەر بە ئەسڵ هی و منتیقەیە
ئەم شتانە تایبەتمەندی ناوچەی گەرمیانن دایمەن لە کۆڕ و کۆبوونەوەکان ئەم شتانە وتراوە ینی ئەوە نەبێ مەسەلەن کە وەسیلەیەک نەبووە ئەم شتانە بگەێنێت ئەوانیش دەستەوەژنۆ دانیش بێت مەسەن دایمە کۆڕ و کۆبوونەوە هەبووە ئەمانە وترا حتا لە ناو تەشەوخانەکانە ئەم شتانە وتراوە ئەگە بە شێوازێکی دینیش بوو بێ ئەم شتانە هەر وتراوە گەیاندراوە بە خەڵک حەسەن گەرمیانی بە حکمی کە خەڵکی و ناوچەی بەردەوام گوێی لەم شتانە بووە تاسیرێکی زۆری هەبووە لە سەری وای لێ کردو کە مەسەلەن ئەو مۆشی گەرمیانە هەڵگرێت ببێ بە هەڵگری ئەو مۆرکە و گۆرانی بێژێک بێت کە لێەوە هەڵقڵادێت دەبێدەم بەسکاڵابم نەوەک ئەربابی عوشرەت هەر لە کردداری بەتاڵا بمەی لە من ئەی لە من ئەی لە من ئەی لە من ئەی لە من من لەگەڵ تیپی موسیقای سلێمانی لە 1960 لەگەڵیان بووم سەرەتا لە کۆمەڵی هونەری وێژەی کوردی بووم ئیتر یادی چوار ئەفسەرەکە بوو قودسی و برادەرەکانی هەروەها هینیشان بانگێش کردبوو جەواهیری لە سینەمای دڵشاد سینەمای دڵشاد بوو لە سلێمانی ئەو زەمانە لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی لەگەڵ ئەوانە من بەشداریم کرد ئەڵاوی سیموت پاشەوە کە لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی لە ئەو وەختە تیپی موزیکی سلێمانی لەگەڵ تیپی شانۆی سلێمانی نازەم ناوم بیر نەماوە تێکەوە ئیشانە کرد سەرەتا تیپی مۆسیقا تەواو بوو ئەنجا شانۆ دەستی پێ کرد پاشەوە جیابوونەوە ویتم من خۆم قوربانی سوقمەی کۆنی یەکەم جار لەوێ وتم لە ێزگەی بەغاش بڵاو بوو ئەو زمانە هونەرمەند حەسەن گەرمیانی کە ئەکاتە باوکی من کاریگەری یەکجار زۆری هەبووە بەسەر بن و بڵین ماڵەوەمان و خانەوادەکەمان بەگشتی کاریگەری بڵین ڕۆشنبیری و هونەریش چ خۆی وەکو مامۆستایەکی ئامادەی شتوکاڵی چ وەک هونەرمەندێک کاریگەری هەردوو لایەنەکە بەسەر ئێمە ڕنگدانەوەی هەبووە حەسەن گەرمیانی جگەلەوەی کە دەستێکی باڵای هەبووە لە پێگەاندنی چەندین خوێندکار و قوتابی لە ئامادەیی دەستێکی باڵاشی هەبوو لە پێگەاندنی چەند هونەرمەندێکی دیکە چ ناو خانەوادەکە چ لە دەروی خانەوادە کاریگەری ئەو لەسەر من وەکو مامێک من لە مناڵەوە حەزم لە مۆسیقا بوو ینی من لە شارێکی وەکو کەرکووک خۆتان زان کەرکووک لە هەموو شتێ مەحروم بوو نە خولێکی مۆسیقا هەبوو نە کۆنسێرتێکە کرابچی بیبینی بەونەوەیتر شارێکی بەڕاستی خنکان بێن لە هەموو لایەنێکەوە من بەهۆی حەسەن گەرمیانی ینی بەڕاستی زانیم مۆسیقا چییە زانیم کە مۆسیقا تۆنە زانیم کە مۆسیقا دەنگە یعنی ئەتوانم بڵێم یەکەم مامۆستام بووە ئەو شتەکانی پێوتم ئەو دەرکی بە من کەم قابلێتیکی مۆسیقام تایە ئەتوانم فێری مۆسیقا بم نەکرد کاریگەری منەڵێم مامۆساشم بووە من بەهۆی ئەوە بە شێوەی بیستن بە شێوەی سەماعی نەک بە شێوە زانستی و ئەکادیمیەکەی بەهۆی ئەوە فێری مەقامەکان بوو مەقامەکانم لێکجیا کردەوە هەرچی مەقامێکم گوێ لێ بوو یەکسەر تۆنالیتێکەمە ناسیەوە دەنگەواری و مەقاممە ناسیەوە مدەمە فڵانە مەقامە یا گۆرانێکم گوێ لێ بووە و چەشێتەوە سەر فڵانە مەقامنەوە هەمووی فەزلی ئەو بەسەرمەوە من بەهۆی ئەوە فێری ئەو شتانە بوو.
کام خیال کرده دیسانا بە عەرەبی مەقام هەیە لە ڕۆژهەڵات دەستگایان پێوت ئەی بۆ ئێمە زمانمان نییە شێواز زۆر شێوەیەکی وشەیەکی زانستیە واتە شێوەیەک لە میلۆدی خۆی دوو شێوە ئاواز ینی شێوەیەک لە میلۆدی دایمەن دوو شەی تێکەڵا یا دوو شەی لیکێنرا و پیتێکی ئەڕۆ ئەبێ بە شێواز شێوە ئاواز قەینا شێوازی کەمان هەیە بەزەمە شێوەیەکە لە ئاواز لە تایبەتمەندەکانی دەنجی ئەو هونەرمەندە دەنجی هونەرمەند حەسەن گەرمیانی هەر لە دەستپێکی ژیانی هونەری خۆیەوە لەگەڵ تیپی مۆزیکی سلێمانی و لەگەڵ تیپەکانی تری شۆبڕاستیکە کاری کردووە هەمیشە بە وریاییەوە وەکو باسم کرد گۆرانەکانی خۆی هەڵبژاردووە و شارەزای چینە دەنجی خۆی بووە کە لە چەچینە دەنگێکەوە دەتوانێت داهێنان بکە هەمیشە پەنای بۆ ئەوە نەبردووە کە بەڕاستی ئەو گۆرانیە نەبڵێتەوە کە هەمیشە ئەتوانم بڵێم نەیتوانیوە بەسەریدا زاڵ بێتن و دەنگێک بووە لاسایکردنەوەی دەنگەکانی تر نەبووە هەمیشە ویستوێتی لە تۆنی قورجی خۆیەوە شتێکمان پێ بڵێتن کە ئەمە تایبەتمەندی خۆیەتی وە شارەزایی بوونی خۆشی لە فۆرمەکانی مۆزیکی کوردی بەڕاستی بە تایبەتی فۆرمەکانی گەرمیان هەل لە ئای و لە قەتار و لە نیوەشە و لە خاوکەر و لە ئەڵڵاوەیسی و لە هەموو ئەو بابەتانی کەوا گرنگی پێداوە لەوێوە سەرچاوی دەنگەکەی وا بەو شێوەیە پەروەردە بووە کە چۆن بتوانی هاموو شۆ بەنێو ئەو دەنگانی مۆزیکدا بکە و هەمیشە پێمان بڵێتن کە لە دەنگەکانی مۆزیکەوە دەتوانین ئێمە داهێنان بکەین ئەفراندن بکەین بەڵام بە مەرجێک کە بتوانین وەکو باسم کرد شارەزای ئەو بابەتانە بین کە هەڵی دەبژێرین کۆمەڵێک بەرهەمی هەن کەوا تۆمار نەکراون لە ستۆریۆ بەڵام لە ڕادیۆ تەلەڤیزیۆنەکاندا هەن ئەمانە نمایش کراون بە ڕێکەوت وێنەگیراون ئایا بە ڕەژوسپی بە یاخود بە تۆماری دنجی کۆمەڵێک بەرهەمیشی هەن لە ستۆدیۆیە تۆمارکراون کۆمەڵێک بەرهەمیشی هەن کە بڵاو نەکراونەتەوە نزیەکی خۆی لە زیاتر لە 50 بەرهەم دەدا بۆی گشتی بەرهەمەکانی ئێستاکە هەبن بەڵام ئەوەی کەەوە زۆر جێ ئاماژەیە دوو CD دوو ئەلبۆمی 2004 و 2010 کەیشان خۆی لە 9 تراک دەگرێت ئەو دریشان خۆی لە 10 تراک دەگرێت بەڵین هەر ئەو دوو ئەلبۆمەی نزیکەی 19 بەرهەمەیەکەن بەڵام ئێستا ئەو بەرهەمانێکەوە تۆمار نەکراون ئەوانە هەوڵ بە ئەوە دەدەین ئەو بەرهەمانە تازەکەینەوە ڕاستی زۆر لە بەرهەمەکە کۆنەکانی با بڵێن تۆماری دەنجی واژی با بڵێن کە دەڵێن میوزیک ڤیدۆی بۆ نەکراوە زۆر لە هەوڵی ئەوە داین کە داڕشتنێک بۆ بەرهەمە کۆنەکانیش بکەین و تازەیان کەینەوە ماڵ ئاوایی سەدەی 20 نووسی یعنی هێشتا شارێکی ما بوو سەدەی 20 تەواو بێت ئەم کۆمەڵە ئەم دنیاە بە گۆرانی هەمە لەسەر شێوازی کورد مامۆستا فاروق ڕۆنزی مۆسیقاکەی بۆ دانا بەس ئاوازی خۆم بوو پاشەوە بێلان هات گەورەی کرد ینی لە نەری دووبارە تۆمارمان کردەوە
pak dünyaya komalan dünyaya Regal hasti pak dünyaya Regay rastiyak regaya Regay rastiyak regaya Tena gambo şevan dini sadr regaya Komalan dünyaya Regal hasti pak dünyaya Komalan dünyaya Regal hasti pak dünyaya سپاسیانەکەم منیان بانگێش کرد هیلاک بوون لەگەڵ ما بە حەقەت ئیترە ما بانگێشێکی ڕێزلێنانێکی ڕۆحی بوو ئیتر ئەو ڕێزلێنان جوانیان بۆ من کرد و ڕێزلێنانێکی ناوێنێم ڕێزلێنانێکی ڕۆحی بوو سپاسی مانوبوویان دەکەم هەریۆیی بارانە نازانم بۆچی یارم باری کرد بۆ نەگایمە کۆچی دیسان بارانایە ئاینمنم داوارێیان تکتک لە گۆنایای ئایەردێ تا خوارێیان من وەکو خۆم بە هەستێکی قوڵ بە هەستێکی قوڵ و دەربڕینێکی فراوانەی بینم حەسەن گەرمەی لای منەوەیە هەمیشە ئەو ئاوازانی کەوا چڕیوەتی هەمیشە ئەو مۆرک و ئەو ئادا و ئەو تام و بۆ کوردی پێوە دیارە کە لە تەونە دەنگەکانی ئەوە سەرچاوی گرتووە وە دڵنیاشم ئەو گۆرانانەی کەوا وەکو فۆلکلۆرش گوتوێتەوە هەمیشە لای خۆیەوە شتێکی یعنی چۆن دەڵێ پەنجەمۆرێکی حەسەن گەرمانی پێوە دیارە ینی دەنگی حەسەن گەرمانی شتێکی سیر بوو من ئێستاش هەر دەنگی ئەوم بەدڵە لە هەموو مطربەکانی گوێ لێ برابێ پێش هەموو شتێک من هێشتا دەرەقەتی ئەوە نایم بە خۆم بڵێم هونەرمەند بەس ئەوتانم بە خۆم بڵێم ئارزومەندێکی چاکە دایکە من کێشی بکەی فەرامۆشی نەکەی ڕووشی کێنم نەکەی هیممەتکە و بابێ و بینم ئۆ پیراوارە دایکە من کێشی بکەی هیممەتکە و بابێ و بینم ئۆ پیراوارە دایکە من کێشی بکەی فەرامۆشی نەکەی ڕووشی کێنم نەکەی هیممەتکە و بابێ و بینم ئۆ پیراوارە دایکە من کێشی بکەی